لە یاریەکانی هەفتەی یەکەمی خولی کوردستان و لە شاری هەولێر و لەسەر یاریگەی یانی هەندرێن یانە سپی پۆشەکەی پایتەخت هەندرێن میوانداری سۆرانی کرد. لە سەرەتای یاریەکەوە هەندرێنی خاوەن ماڵ باشتر دەرکەوت لە خولەکی داسیا کۆمستەفا تۆپێکی ئاراستەی گۆڵ کرد ستون دووری خستەوە. هەوڵەکان بەردەوامی هەبوو هەردوو هێرشبەری نوێ عەبدولمونعیم و باهۆز خۆیان تاقی کردەوە سەرکەوتو نەبوون لە گۆڵ تۆمارکردن. وەڵامی سۆرانیش زۆر سادە و ساکار بوو. تەنها لەم دەرفەتە نزیک بوون پێش خاوەن ماڵ بکەون تۆپ ڕێگای گۆڵی نەگرت. هێرشە مەترسیدارەکانی هەندرێن بەردەوامی هەبوو لە خولەکی 39 عەبدولمونعیم ئەحمەد بربەستی یەکسانیشکاند و خاوەن ماڵی پێشخست ئاهەنگیشی نەجێڕا بەرامبەر یانەکەی پێشووی. لە دوا خولەکی نیوە یەکەم هێرشبەری کوردی ڕۆژئاوا باهۆ سدیق ئەنجامەکەی بۆ هەندرێن دوو هێندە لێ کرد. لە نیوەی دووەمیش خاوەن ماڵ مەترسیدار دەرکەوتەوە لە خولەکی 57 ماجد ڕاشد توانی گۆڵی سێمیش بۆ هەندرێنی سپی پۆش تۆمار بکات. لەم حاڵەتە گەیلان سادقی گۆڵپارێزی یانەی سۆران تووشی پێکان هات. 12 خولەک خۆڕاگر بوو لە نێو یاریگا بەهۆی ئەوەی تیپەکەی هیچ گۆڕانکاریەکی نەمابوو بەڵام نەیتوانی یاریەکە تەواو بکات و لە خولەکی 77 یاریگای جێهێشت. بە ناچاری سۆران عومەری یاریزان بۆ گۆڵپارێز و یانەی سۆران بەدە یاریزانەوە یاریەکەی تەواو کرد. لە خولەکی 86 ماجد ڕاشد گۆڵی دۆمی خۆی و چوارەمی هەندرێنی تۆمار کرد. یاریەکە شتافیکەی کۆتایی نابشوان بەم ئەنجامە مایەوە و هەندرێن بە 4 گۆڵی بێوەڵام براوە بوو. الحەمدوللا لە جێم یەکەم توانیمان ئەو ئامانجە پێچین دوو گۆڵ بکەین و لە جێمیش دۆمیش بە هەماڕتم سار نەبنەوە لە ئەوکەمە بۆیە سەرکەوتنێکی گەورەمان بەدەستێنا. بەڵام ئەو سەرەتای دەوری بەڕاستی ئێمەگە بمانەوەیە لە سەرەتاوە نامنافەسی بدەین لە هەموو یاریەکان حسابی تابێتی بۆ بکەین و بۆ ئاستە یاری بکەین. لەبەرەوەی یاریکەش یاریگای خۆمان بوو ینی یاریگای خۆمان دەبی سێ خاڵی یاریەکە لەبەر زۆنی خۆمان کۆتای ببینین چکە تەعویز نابتەوە بەڕاستی نەماتوانی ئستوبی خۆمان جێبەجێ بکەین و فەرزکەین بەسەر یاریەکە. وای کردکەوە یاریەکە لێمە بە زەحمەت بکەوێت. جیاوازی جەستەی زۆر بەوازحی بە یاریەکەەوە دیار بوو. ئامادەکاری تیپی بەرامبەر زۆر لە مێشتر و باشتر بوو لە تیپەکەم. ئەوانە وای کرده بوو کە ئێمە مەسەلەن حتا لە خینەوە یاریەکەشە تووشی چەند هەڵەیەک بووین تۆپی زۆرمان لە دەستدار ناوەڕاستی یاریگا نەمانتوانی بینایی هەجمەمان بەو شێوازێکەوە تیپەکەم لەسەر ڕاهاتووە جێبەجێ بکەین. بەم شێوەیە هەندرێن پێشەنجی یانەکانی خولەکەی بە 3 خاڵ گرت و یاری داهاتووی بەرامبەر شێروانە دەبێت لە کەلار. یانەی سۆرانیش دواوەی ڕیزبەندی گرت بەبێ خاڵ. یاری دۆمیشی لەسەر یاریگای خۆی بەرامبەر دەربەندی خان دەبێت. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.